خۆ لە دۆر سەدر دەردەبرن. وڵاتیەکی ئیتالی لە باژارێ مووسڵێ کەیفا زارۆکان خۆش دکە. جێ دەنگی ئەمەریکا لە واشنتۆنە پایتەخت هەفکارێ من جانی دیلان و ئەساڵح دەمی جەرم بە خێرهاتنەوە بینەرن هێژا دەکەن و بەرنامەیە ئیرۆیا کورد کۆنێکشن جووەرە پێشکەش دکەن. لە ماوەی ئەم هەفتەیەدا گەشت و هاتوچۆ لە هیندستانەوە بۆ ئەمریکا سنووردار دەکرێت لە کاتێکدا وڵاتانی باشووری ئاسیا لە بەرامبەر پەرەسەندنی شەپۆلێکی وێرانکەری ڤایرۆسی کۆڕۆنادا تێدەکۆشن. بەڕێوەبەرێتی بایدن کە ڕستەی پێدابستی دەنێرێت بەڵام هەندێک دەبرسن ئاخوا ئەمریکا دەبێت کاری زۆرتر بکات. لە کاتێکدا ئەو دیمەنانەی هیندستان کە لەگەڵ هەڵکشانێکی کوشندەی ڤایرۆسەکەدا تێدەکۆشی لە سەرانسەری جیهاندا بڵاو دەبێتەوە، بەڕێوەبەرێتی بایدن وەڵامی تەنگەشەکە دەداتەوە بە ناردنی کەڕەستەکانی پێداوەستی وەک کەڕەستەی پاراستنی کەسی، ئۆکسجین، ئامڕازی تاقیکردنەوە، ماسک و شتی تر. سنووردارکردنی گەشت و هاتوچۆ لە هیندستانەوە بۆ ئەمریکا لە ڕۆژی سێشەمە دەست پێ دەکات. ئێمە لەبارەی ئەم ڤایرۆسە نوێیەوە نیگەرانین، لەبارەی بڵاوبوونەوەی، لەبارەی لەدەستدانی ژیان و هەروەها ئەو کاریگەریە لاوەکیانەی کە دەردەکەوێت لە کاتێکدا ئەم پەتایە لە هیندستان لە ژێر کۆنتڕۆڵ دەردەچێت. بەپێ سەرچاوەی ناوەندی ڤایرۆسی کۆرۆنای زانکۆی جان هاپکینس، هیندستان لە ئیسادا فەرەتر لە 19 ملیۆن کەیسی پشتڕاستکراوی هەیە و فەرەتر لە 215,000 کەیسی مردن. فەرەتر لە 1 لەسەر 3 ئەمریکایەکان دژ بە کۆڤید-19 بە تەواوی ڤاکسین کراون. لەگەڵەوەی هەندی لە گێرەتەکان دەڵێن بە ئەندازەی پێویست کوتانیان هەیە، بەڕێوەبەرێتی بایدن دەڵێت لەگەڵ ئەو وڵاتانەی پێویستیان بە یارمەتی هەیە 6 ملیۆن دەرزی ئەسترازەنیکا کە هێشتا لە ئەمریکا پەسەند نەکراوە هاوبەشی دەکات. شارەزایانی تەندروستی گشتی دەڵێن پێوەستە ئەمریکا ئەوەی لە توانایدا هەیە بۆ یارمەتیدانی هیندستان و وڵاتانی تر کە تێدەکۆشن ئەنجامی بدات. ئێمە لەبەر چەندین هۆکار دەبێت یارمەتی هیندستان بدەین بۆ ئەوەی ئەمە کۆنتڕۆڵ بکات. هۆکاری مرۆڤی بە دڵنیاییەوە کێشەکانی جیۆپۆلیتیک هەیە، بەڵام هەر لە ڕوانگەی تەندروستی گشتیەوە ئەو بڵاوبوونەوە زۆرە وەها زەمینەی بەپیتە بۆ پێشوازی تری ئەم پەتایە. ڕان کلین سەرۆکی کارمەندانی بایدن لە بەرنامەی فیس دە نیشنی CBS نیوزی وت ئەمریکا بەو ئەندازەی کە پێوەستە کە ڕستەی خاوی ڕەوانەی هیندستانی کردووە بۆ دروستکردنی 20 ملیۆن دەرزی لە جۆری هیندستانی کوتانی ئەسترازەنیکەی ئاکسفۆرد. هەندێک لە یاسادانەرانی وڵاتی گرتوەکان بە ڕێبەرەتی سناتۆری ئێلەتی ڤێرمۆن بێرنی ساندەرس دەڵێن بەڕێوەبەرێتەکە پێوەستە یاساکانی مافی داهینان ئاسان بکات بۆ ئەوەی وڵاتان بتوانن بە خێرایی جۆری کوتانی هەرزان دروست بکەن، شتێک کە کۆمپانیەکانی دەرمانسازی دژیە بە هۆکاری شیانی کێشەکانی ئاسایشی یان سەلامەتی. کلین دەڵێت بەڕێوەبەرێتی بایدن بەم نزیکانە ڕادەگەینێت چۆن دەتوانین ئەم ڤاکسینە بە شێوەیەکی بەرفراوانتر دابەش بکەین، بە شێوەیەکی بەرفراوانتر ڕێگایان پێدرابێت و بە شێوەیەکی بەرفراوانتر هاوبەش کراون. جڤاکە ناونەتەوی دەست بە شاندنا ئاڵاوین پێویستên ساڵەمیە بۆ هیندستانê kirine demekêda ku pêla duyema vîrusa koronayê sîstema sağlamiya wî welatî têk biriye û nexweşxaneyên welêt dagirtîne ji pêketiyên vîrusê û kêmbûna şûşeyên oksîjînê rewş xirabtir kiriye. Agahiyên bêhtir di vê raportê de. Van dîmenan bala civaka nifneteweyî kişandiye ser rewşa wêrana Hindistanê. Li 2 hefteyên borî vayrosa xweguhertiya koronayê her rojê nêzîkî 400,000 kes li Hindistanê vegirtine û ji 3 heta 4,000 jî kuştine. û hîviya kontrolkiriniyan jî snûrdarkirina vayrosê jî li demek nêzik xuya neke. Çend welatan firînên xwe ji bo û ji Hindistanê rawistandine, lê alîkariya digehînin. Firoka barhelgira hêzên hewayî yên Amerîka C5 berî çend rojan ji San Francisco rabû. Barê wê lûleyên oksîjînê û dezgeh û demamkên pizîşkiyên xweparastinê ji vayrosa korona bûn û alîkariyên diyên tendrustî. Ji duh de nexweşxanên Nû Delhî bê oksîjîn mane û li pêş nexweşxaneyên seranserî Hindistanê jî nexweş bi saetan di rêzên dirêj de dinalin
هەتاکو بۆ دەمەکی کورت ئۆکسیجین بگەها سیهێنوانین ڤایرۆسا کۆرۆنا کولکرین. نەبەس لولەیەن ئۆکسیجینێ کو دکارە ژیانە نەخۆشین کۆڤێت ڕزگار بکە بەلکو ڤیتامین و دەرمانین دیژی لە نەخۆشخانین هندستانی نەمانە. ژبلی ئەمەریکا چەندین وڵاتین وەکە ئەڵمانیا و بریتانیا ئالیکاریا دگەهینن ji بۆ کێمکردنا دەردێ خەلکێ. ئەم دخوازم پشتڕاست بن ku dê alîkariya pêdivî bi dest bixin. Berî her tiştî saziyên amadekirina oksijînê. Em bi hezaran panka digehînin dostên xwe. Xelkê Hindistanê ku niha wan ji her demê pitir pêdivî pê heye. Em dê ji nêzik ve hevkariyê bi wan re bikîn. Weke dirêjahiya demê pandemiyê. هەناک تایبەتمەندên ساغڵێمی دەبێژن یەک ji sedemên serekî ji bo belavebûna vîrusa korona bi vî awayî li Hindistanê rêw rism û festîvalên olî bûn. Lê ku rewş bigiha radeya ku goristanên şewata termên miriyan li gorey rêw rismên olîyên Hindosan qet neçaverî kirîbû. Ji demê derketina vê vîrusê xema netewênê girtî welatên hejarin û kaçawa welatên dewlemend û xwedîşiyanên durustkirina vaksîna nexweşiyê dêwana bi xelkî diyê hejarên weka Hindistanê ra hevpar bikin. Ya ku ji bo min ron û eşkere ew e ku rewşa niha bêser û bere. Bêguman em hinekî nîşanên baş dibînin. Em dibînin ku hejmareka welatan soza hevpar kirina vaksînê dane. Lê 75 sedê vaksînên hatîne dabeşkirin bi tenê li 10 welatan û gelek welatan hêjî vaksîn nedîtine. Divê vaksîn ji bo her kesî be û li her cihî berdest be. Nêzîkî 10 ji sedê ji xelkê Hindistanê yek derziya vaksîna koronayê daniye û bi tinê 2 ji sedê ji 1 milyar û 3 milyon xelkê Hindistanê 2 derziyên vaksînê danîne. داخستنەکان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خەریکە لە هەندێک لە ئێلاتەکاندا لا دەدرێت بەهۆی ڕێژەی هۆکردنی کەمتر تیماریکردن و کۆتانێکی زۆرتر کە هەموو ئاماژەیە پەتای درێژخایانی چەندین مانگە لە ئەمەریکا هێوەنتر دەبێتەوە. بەڵام هەروەها نیشانەی لایەنی تاریکەیە بۆ دووبارەکردنەوەی ئابووری ئەمەریکا و شێوازێکی ژیان و شارەزایەکی بواری ئاسایشی تەندروستی کە ڕاهێنانی کاروبارەکان دەکات لەسەر چۆنیەتی وەڵامدانەوەی تەقەکردن و پزیشکێکی دەرونی کە ڕاویژ و ئامۆژگاری ڕزگاربوانی ڕووداوەت و نتیژەکان دەکات دەڵێت بەداخەوە جارێکی تر پێوەستیەکی زۆر بە کارگوزاریەکانیان هەیە پاش ساڵێک لە داخستن و سنوردارکردنەکان بەهۆی پەتاکەوە. تەقەکردنی بە کۆمەڵ دەگەڕێتەوە و هەر لە دەستپێکی ساڵی 2021ەوە 11 کۆمەڵکوژی لە ئەمریکا ڕۆیداوە کە تێیدا 64 کەس کوژراون. لە سووریە دادگەها دەستوریە بلند ژێناڤ بەدەهان کەسێن کۆ خواسته بوون ببن کاندیدên سەرۆکایەتیە سووریە دوو کەسایەتی هەلبژارتن کۆ ببن کاندیدên فەرمیین سەرۆکایەتیە سووریە لە بەرامبەر سەرۆک بەشار ئەسەد هەلبژارتنên ڕۆژە 26 مەهێدا کۆ وڵاتên ڕۆژاواوان وەکو لیستێکێکی دەبینن و دەبێژن ئەوێ زیانێ بگەینە هەولێن دیپلۆماتیکên bi dawî anîna şerê navxweyiyê welêt. Ji bo ronîkirina vê mijarê niha parêzer Abdullah İmam bi riya Skype bi me re ye. Dem baş mamoste Abdullah, ev her du kandîdên li beramber Beşar Esed Abdullah Selûm û Mehmûd Mir'î ez bawerim tu wekû kes jî Mehmûd Mir'î dinasî evana kî ne? Dema pêr dem başkekê saleh. Abdullah Selûm yanî ne gelekî nasîna min pê heye lê wek ez li ser dizanim Abdullah Selûm berê parlamenterekî Sûrî bû û di wextekê de wezîr bû jî yanî hikûmeta Sûrî bû. Ji xelkê E'zazê ye ew girêdayî bi navlê dikin Cebhel Wetaniyê Teqeddumiye eniya niştibaniya pêşverû ji hizba Şîûî a Muwehed Partiya Komûnîsta Yekgirtî li ser vê cihetê hesibandiye. Êdin Mehmûd Mir'î wek parêzerekî yanî li Şamê me bi hev dira parêzertî dikir û ew jî yek bi me re di desteya yanî dîfa ji ber girtiyên siyasî û girtînên nerînê bi me re ew kara dikir. Yanî çalakvanekî hiqûqî bû û herweha ji opozîsyonê jî dihate hesibandin. Yanî nêzîkî
یەکیتیە سۆسیالیستە عرب بوو و داویە سەرۆکێ ئۆرگانیزاسیۆنەکە حقوقی بوو منظمة العربية لحقوق الإنسان پاشێ لە شامێ ما و تەڤلی هيئة التنسيق الوطنية نەبوو بهتر يعني نەگەلێکی دووری ڕژێمێکەت لێ حەتەنها ئەو خەت حەسیبینێ يعني لنیڤێ ڕێ يعني لە ناوبێنە ئۆپۆزیسیۆنێ و ڕژێمێ ez bê li ser bizanim û ez wî bi hevra kar ne heta li derveyî Sûriyê jî kir û carekê bi hevra em şandekê da bûn em çûne Meğribê li Merakişê muntedakî oro mutewesitî hebû em wek Sûrî em heşt însan bûn ew jî yek bi me re هەرچەندی کونا ئەمێ vegern werin ser yanî ew rewabûna van hilbijartinan û nerawabûna wan welatên rojava behsawayekê dikin ku ev lîstikeke lê van her du kesan yanî bi erêkirina ku bibin kandîd yanî wan çi binge heye di nav xelkê Sûriyê da li herêmên ku ew bi kêmanî xwetê da dibînin yanî wê kesin hebin bi rastî biçin nav ser sandiqê dengdanê û dengê xwe bidin wan nedin Beşar Esed پرس ند بنگه ده هیا یان تنه پرس بنگه البجارتنه یان او بیعتا انتخابی آرام اكو فتح ده البجارتنه که باقج و البجارتنه که وقت بیجن بن جابدیریا ناف دولتی دا او در فتح هیا یان تنه اگر او در فتح تنه به یعنی ویل گوری اكو دزگهین او لکارید خوازن ببه وقت حرجارجی یعنی آنها کتبگری واقع انتخابی سوری تقریبا نیوی خلک سوری جو جوار خودر کتنه دورا 6 میلیونان زیادتری 6 میلیونان لدروی سوری نه چقاس دورین سوری ندبن سیطره رژیم یعنی حکومت سوری دانه کسی که در فتح های دنگ خوابدن و هرن سر صندوقان و جماره که پرکن بیا یعنی تیرا سرکفتنا هر کسی یعنی تکسی جو کاندیدان ناکه لی وک انجام امزانن و داوی بیجنه که سدی ام بیجن هفتیه حیشتیه برد گوتن سدی نود و نهجی لی داوی هنکی کم کرنج بو خلق قبول بکه یان اینام بکه و بیجن به سرکتیه و امزانن جی وکی سرکویج برد جی ناسکریه و برد جی انجام حاضر بری هلبجارتنان هلبجارتنی سوری بیرنگینه یعنی گلک جاران ناوین ملیون جی دنگی وانجید کبن صندوقان یعنی او دولت دیکتاتور باشه ماموس عبدالله تو دبیجی رژیم سوریه حکومت سوریه چما گوه ندا دنگی یعنی بانگین جواکان نتوی کو نها ندما هلبجارتنه وکو تجی آنی زمان و لسر یا خورج دمانو و دما ودا ام بیجن هلبجارتنن بکن یعنی چما تدبیجی گوه ندان وان يعني رژیم سوری دوی مرحله دا لپیش ده خیاران ادباری باوری آمده یان پابندی به دستور خو یاسای خو بکه یان جی لدو بریار ناب دولتی آبیست دو 54 هره و اصلا اهل بجارتناجی مخالفت جوی بریاره را نه البجارتنین بره چی بون سروکتیه ده سال 2014 دا او یعنی دهاتن حسباندن یاسایی لگوری دستور 2012 یعنی دهات قبول کردن لی پشتی سال که جوه هلبجارتنه 2015 او بریار ناو دولتی 2254 درکت لگوری و بریاره دوی هلبجارتن پشتی حکمکی انتقالی و دانینا دستوره کی ببن ایجار او بریار جی ناو دولتیه یعنی دوی پابندی پی ببه چناب تلاین صراع تکوشین دهندر سوریه دا و تلاین ناو دولتی چناب پابندی پی نکن یعنی دوی روسیا جی و امریکا همو لاین کو تایبەتی کەسین ئەندامێن مەجلسە ئەمنن دوێ پابندی پێ بکەن جبەر بێ ئەv هەلبژارتن مخالەفەتە ji wê biryarê re û li ser vî esasî jî dewletên din yanî dibêjin em qebûl nakin û dibêjin neyasayî û dibêjin باشه ماموس عبدالله ew qebûl nakin lê ku roja 26 mehê hat wê roja 27 mehê civaka navnetewî çi bike yanî wekû bersiv ji rijdbûna hikûmeta Sûriyê ku hilbijartinan bibe serî و برسوا جواکان نتوی چه بر لگور خواندناته؟ نه برسوا جواکان ناف نتوی لگوری برجواندین وان اندامین و جواکینه وان دولتانن و یعنی وک علاقات دولی چاو سری دبن بس باوری آمده کل پی بریار ناف دولتی هرن دوی ایدی لوی رژیم سوری لبشار اسد ننیرن وک سروکه کی شرعی یعنی لگوری بریار وان بخوا ایدی نما بشار اسد دبی سروکه کی شرعی نه لگوری هلبجارتنین برای 2014 نکانه بون اف هلوست بستاندانه
بەس پشتی بریارە 2254 مەجبورن بێ هەلوەستێ بستینن هەگەر یعنی احتیرامە بریارە خوا بکەن لێکو احترام نەکەن یانجی یعنی ئەو هیجار مەسالحی ناف دەولەتی واقعی ناف دەولەتی و مەسەلاک باشە مامۆستا عەبدەڵڵا ئەگەر ئیدی سەرۆک بەشار ئەسەد نەمینێ سەرۆکێکی ڕەوا ji بۆ سووریە جیوا کارم لە تەویدا وێ وەختێ تشتێدن وەکو هەبوونە رووسیا لە سووریە وێ ببە داخوازەکە ji حکوومەتێ و ببە تشتێکی شەرعی ئەگەر تو کورتی بەرسەوێ بدی هەبوونا رووسیە ئەوژی بەدەگارێ بەری بریارە 2254 و لەپۆری یعنی عقدên navbêna wê û hikûmeta Sûrî da çêbûne gelek عقد û yani iltizamat çêbûne wê wek xwe bimîne û girêdaya bi çarçêweya yani çareseriya siyasî hebûne Rûsyê bes rejim wextê ku beşar nemîne serokekî şerعî divê tiştê pê girêdayî hemû lê were nihêrandin wek halek neşerعî yani çi nûnerê wî li dervabin çi sefîrên Sûriyê li dervabin çi بەێ نەریناتە زەلال بۆ مامۆستا عەبدەڵڵا پارێزەر عەبدەڵڵا ئیمام تژ ئەڵمانیە بمەرە بۆی گەلک سپاس بۆ بەشدار بووناتە نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا جو بایدن سەرۆکی ئەمریکا پاش 100 ڕۆژ لە سەرکار و تارێکی بۆ کۆبەنەوەیەکی هاوبەشی ئەندامانی کۆنگرس پێشکەش کرد کە تێدا باس دەستکەوتەکانی بەڕێوەبەرەتەکەی کرد لەو ماوەدا لەم راپۆرتەدا دەڕۆنی نەکاردانەوەی هەندێ لە دانیشتوانی ناوچەی ئیالەتی ڤرجینیا سەبارەت بەو دەستکەوتانە سەرۆک بایدن لە کۆنگرس بۆ 100 ڕۆژەی ئیدارەدانی وڵاتەکە دەستکەوتەکانی هەژمار کرد بەڵام هێشتا زووە بۆ وڵاتێک کە کەفوکوڵی هەڵبژاردن تایدا دانەمرکاوەتەوە پێم وایە ئەمریکا دیموکراسیی زۆر قوڵ و زۆر ئاڵۆزی هەیە کە هەموو ئەندامی ئەم وڵاتی گرتوەتەوە و دیموکراسیەوە و مێژووە بۆ بەرژەوەندەکان زۆر لەوە گەورەترن بێڵن و دابڕانن بەستاوانتر بەخۆتر بێتەوە هەیە دابڕانەکە ئینکار ناکرێت دابڕانەکە دابەزیوە بۆنەوە بەدەنی کۆمەلگای ئەمریکا بۆ نمونەکەشی دیارە خۆت ئامادەدا 75 ملیۆنی ئینسان کە دەنگیان داوە بەسەر کۆماری کە دەنگی نەهێناوەتەوە و لە مێژووی ئەمریکا دامەی وێنی نییە بەڕاستی وێنی نییە کەوابوو ئەمە بەریانە ئەمە دەنگ نییە ئەمە بەریانێکە خوێندنەوەیکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەیە و پلاتفۆرمێکی هەیە و ئەم پلاتفۆرمە هەستەکە بە ناحەقیش بەدەستات کراوەتەوە ئەمە زۆر گرنگە ئیحساسی بە ناحەق نەدەرەوە لە دەسڵات بۆ زوویە ناڕەوێت کاری لەسەر بکرێت من پێم وایە دەکرێت کاری لەسەر بکرێت بەڵام ئاسانیش نییە لە ئەمریکا بە 100 ملیۆن هاوڵاتی لە سەردەمی بایدندا ڤاکسینیان لەخۆداوە بە پێی وتەکانی سەرۆک ڕێژەکە دوو بەرامبەرە لەوەی لەسەر وەختی هەڵبژاردن بەڵێنی دابوو زۆربەی خەڵک سەرکەوتوو بوون لە وەرگرتنی ڤاکسینەکە هەرچەند خەڵک دەبێت نۆرە بگرن بەڵام دڵنیاین لە هەبوونی ڤاکسینەکە کە بەردەستە خەڵکێکی زۆر وەری گرتووە لەسەر وەختی پەتای کۆڤید 19 بەدەیان تریلیۆن دۆلار لەلایەن ئیدارەی پێشوو ئێستا بۆ بژانەوەی ئابووری خلای بازارەوە ئەم کاردارە بچووکە لە ڕێگەی کارەکەی خۆیەوە دەرکی بۆ بژانەوەیە کردووە لە سەرەتای پەتاکە شتەکان قورس بوون خەڵک نەیدەزانی کەس چی ڕوودەدات بەڵام ئێستا شتێکی ترە کاتێک قوتابخانەکان بڕێک پارە دەدەنە قوتابیان یان پارەی بێکاری یارمەتی دەرە بۆ ئەوەی خەڵک بتوانن دەستیان بە پێداویستیەکانیان بگات ئەوانەش هەمووی باش بوو بۆ بژانەوەی ئابووری کۆچ و کۆچبەران بڕیارە قورسەکە دەبێت لە نێوان ئیدارەی پێشوو ئیدارەی ئێستادا چۆن بێت ئێمە خوازیارین ئەم گەڕەی سەرۆکایەتی باشتر بێت بۆ کۆچبەر وەکو کۆچبەرێک باشتر لەوە دەگەم کە بۆچی خەڵک وڵاتەکەی خۆی جێدەهێڵێت لەو باوەڕەدام 6 مانگی داهاتوو ئەڵنگاری دەبێت بۆ ئیدارەکەی بایدن لەمەڕ کۆچبەراندا ئایا خەڵک لەسەر سنوورەکان دەمێننەوە یاخۆت ڕێگەیان دەدرێت بێن ئەمریکاوە لە وتارەکەیدا سەرۆکی ئەمریکا باسی لە داهاتوو دەکرد و نەگەڕانەوە بۆ ڕابردوو دەخوازێ هەموو ئەمریکاییەکان لەگەڵی دابن ڕەنگە تەنها کات وەڵام دەرەوەی ئەو خواستەی سەرۆک بێت یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا ویلایەتی ڤێرجینیا ڤیدیۆین لە ئیستیک و کەیفخۆشییا زارۆکان دناو ڤیدیۆین هەری بناو و بانگین یوتیوبێدانە و ئەو هەروەها کارێکی گەلێکی گەشەژی لە هەند رەخنەگر دەبێژن پیڤان و چاودێریە لەسەر وان هەنێکی کێمە ji بۆ پاراستنا زارۆکان
ڕایان کاچی ئەستێرەی تەمەن 9 ساڵی ڕایان وۆرد لە کەناڵی یوتیوبی خۆیدا 29 ملیۆن بینەری هەیە و ئەمە ژوای کردووە کە خێزانەکەی ساڵانە ببن بە خاوەنی میلیۆنەها دۆلار و بە وتەی گۆڤاری فۆربس لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئەو یەکەم کەس بووە کە زۆرترین داهاتی لە یوتیوبدا بەدەستهێنابێ. سەرهەڵدانی ئەستێرە منداڵەکانی یوتیوب ئاماژە بە گۆڕانێکی بەرچاو دەکات لە ناوەڕۆکی دنیای منداڵاندا. ئێمە باف لە ملیۆنان و ملیۆنان بینین دەکەین. منداڵان یاری بە یاریەکان دەکەن، لە کەناڵەکان پێداچوونەوە بە یاریەکان دەکەن. خێزارەکان لە ڕێگەی کەناڵی تایبەتی یوتیوبی خۆیانەوە لەگەڵ یاری و مارکە بازرگانیەکاندا پەیوەندی دروست دەکەن. یوتیوب لە سەرەتای دامەزراندنیەوە لە ساڵی 2005 خەونێکی لە ئاستی جیهاندا بڵاو کردەوە و ئەویش ئەوەیە کە لە ڕێگای کامێرایەکەوە دەتوانیت بگەیت بە بینەرانت. لە کاتێکدا خێزان و منداڵەکان لە هەموو لایەنەکانی ژیانیان ڤیدیۆیان دەگرت و بڵاویان دەکردەوە، کۆمپانیا و دوکانەکان تێگەیشتن کە دەتوانن ئەو دەرفەتە بەکاربێن و پارە بە خێزان و منداڵەکان بدەن بۆ ئەوەی لە ڕێگای ئەوانەوە ڕێکڵام بۆ یاریەکانیان بکەن. ئەوان لە ڕێگەی کەناڵەکانی یوتیوبەوە لە ئێستادا دەستگەشتنێکی ڕاستەوخۆیان هەیە بۆ بینەرە زۆر گەنجەکان، ئەو کەسانەی کە لەوانەیە زۆرتر بکەونە ژێر کاریگەری شتەکانەوە. وەک بەشێک لە ڕێکەوتنی تایبەتی ساڵی 2019 لەگەڵ کۆمسیۆنی بازرگانی فدراڵی ئەمریکا، یوتیوب ڕێکڵامی ئامانجدار و دیاریکراوی بۆ منداڵان قەدەخە کرد و زۆرێک لە ئەستێرەکانی یوتیوبیش بەم ڕێکەوتنە ژمارەی هەوادارە گەنجەکانیان دابەزی. دامەزراوەکانی حکوومەتی ئەمریکا و خەڵکانەی بوون بە ئەستێرە و پارەیان پێدەدرێت بۆ ڕێکلامکردن، ناچاری کردوون ئاشکرای بکەن بۆ خەڵکە بۆ ئەو ئیشە پارە وەردەگرن یانی یاری خۆڕایی وەردەگرن. کێشەکە هەر ئەوە نییە، بەڵکو و پرسیاری ئەوەشەیە کە ئەستێرەکانی یوتیوب خۆیان چۆنن، چەندە یاسا و ڕێساکان پارێزگاری لە ژیانی تایبەتی یان کاتژمێرەکانی کارکردنیان دەکەن. کاتێک منداڵەکەی مڵی سیاهەنتەر بوو بە نەوجەوان، کەناڵی یوتیوبی فامیلی داڵ کە لە ساڵی 2012ەوە کاتێک کە منداڵەکە 8 ساڵان بوو دەستی پێکرد، کەمتر بوو بە جێگای سەرنج. کەیدن کێشەی لەگەڵ شوناسی خۆیدا بوو وەک کوڕێک و ویستی بووی واز بێنێت. ئەو نیگەران بوو کە من تووڕە دەبم یا بێ هیوا دەبم. پێم وایە ئەوە ڕاستیە کە بۆ زۆرێک لە منداڵانی خوڵقێنەر کەواز دەهێنن لە کارەکە، شتێک کە پڕیار بوو تەنها بۆ سەرگەرمی و خۆشی بێت، دواتر بوو بە بزنسێکی خێزانی. بۆ منداڵانی ئەستێرەی یوتیوب کە بە دوای گۆڕانکاریدان کێشێکی تر هەیە، مانەوەی ئەرشیوی ڤیدیۆکانیان لەسەر سایتەکان بەسراوەتەوە بە دۆزینەوەی بینەری نوێ کەوا دەکات داهاتێکی جێگیریان هەبێ. هەنتر لە کەناڵی یوتیوبی خۆی ڕێکخستنێکی تایبەتی خستە سەر هەموو ئەو ئەرشیڤانەی کە تایبەت بوون بەکەیدن. ئەوە داواکاری ئەو بوو بۆ 16هەمین ساڵڕۆژی لەدایک بوونی کە کاریگەری دارایی هەبوو، بەڵام ئەوە خەمی ژمارە یەکەمی من نەبوو، ئەوە مافی ئەو بوو بۆ پاراستنی ژیانی تایبەتی خۆی. خۆت پیشان بدە لە مێژە ئەمە دروشمی یوتیوبە و میلیۆنها خێزان ئەو کارەیان کردووە و هەندێکیان منداڵەکانیشیان بوون بە ئەستێرە. بەڵام ئایا ئەمە بۆ منداڵانن لە هەردوو دیوی شاشەکانەوە باشەیانە؟ هێشتا وەک پرسیار ماوەتەوە. مارکۆ گەنجێکی گاڵچی ئیتالیە کە بە ئینگلیزی پێدەوترێت کلاون، بە ئەسپانی پەیاسۆم، فارسی دەڵغەک و بە عەرەبیش پێ دەڵێن مهەرج بۆ جارێ دووەم دەگەڕێتەوە مووسڵی کۆن و بۆ مناڵان هونەرنمایی و قسەی خۆش و گاڵتەیان بۆ دەکات بۆ ئەوەی پێکەنن و کاتێکی خۆش دوور لە کاریگەریەکانی ڕۆژانی شەڕ بەسەر بەرن. ئەڤە کەسێکی ئیتالیە هاتیە مۆسڵا کەڤن دگەل زاروکان چالاکیەکی ئەنجام دەدن گۆ هەندێک کارا بکەتن زاروک بکەنە کەنی هەروەسا سەرنجاوان بخۆ ڕاکێشیتن بێکردنا هەندێک حرەکان وەکو سحرێ لەبەر چاوین زاروکا لێ بهێتن. بە زمانێ عەرەبی دبێژنە ئەڤی کەسی مەهەرج. ئەف مەهەرجە هاتیە تاخێ حەمام المەنقوشە لە مۆسڵا کەڤن بۆ ماوێ چەند دەمژمێران بە سەدان زارۆ لێخڕڤە بوون و کەیفەکە مەزون دروست کرد لەوما ئەف زارۆکە دخوازم بەردەوام مەهەرج سەرەداناوان بکەتن. وەڵەکان حلوە و زێنە وڵا ئەف چالاکیە گەلێکە خۆش بوو، مەهەرج گەلێکە بدلێمە بوو،
بتایبەت ئەو فێلندکردن gelek پاڵکێش بوون ومە gelek girەکەنی دەمەکی خۆش مە بۆڕۆن من بخۆ gelek حەژی کرد مەهەراجی گوتە من وەرە bi zimanê îngilîzî bipeyve rastî min zanî bi zimanê îngilîzî bipeyvim û me digel hevdû qise kir wî gelek heş min kir. The children is very happy. Min zarok wesa dîtin gelek kêf xweş bûn. Beriya 2 salan ez hatibûme Mûsilê. Lê wî demî min zarok wesa dîtin ne kêf xweş bûn. Destpêka azadkirina Mûsilê bû. Lê îro gorankarî dirûst bûyne zarok gelek kêf xweşin. O gelek bi jiyanê ve hatîne girêdan. û jiyan vegeriya ev e. û wan aliyê ciwanî û keyfê bi xwe vegirtiye di jiyanê de. ڕێکخەرێ ئەvê çalakiyê wesa dibêjît ku zarokên Mosila kevin li ser demê şerê Daeş û piştî azadkirina Mosilê jî gelek derdeserî û nehametî dîtîne û dîmenên dilgiran. Lewma pêdivî bi evancore çalakiya hene. Her zarokek li her cihekî bît pêdivî çalakiyên wesaya. Vêce çawa zarokên dîmenên şerê dîtin û gelek dîmenên dilgiran piştî şerê Daeş dîtine bêguman ew pêdivî bi vancore çalakiya hene. Her wesa em ji lay xwe ve xemsariyê nakin û dê berdewam çavme li zarokan bît. Dê hewl deyn ewan dîmenên şerî li ber çavê wan ladeyn û girnîjineka berdewam li ser devê wan drûstkeyn. Bi taybetî zarokên Mûsila kevin. Her jê kevin da nava keltûrê Mosilê da evcore çalakiye dihat nekirin beriya zêdetirî 100 salan meherriç li cihekî rawestiya û zaro lê xirvet bûn. Ewî bi hindek kiryaran sirinca zaroyan bo layê xwe radkêşa. Lewma gel destpêkirina meherricî zarokan ew derdeserî û nehametî ji bîr kirin. Demê şerê Daeş da bi serê wan hatîn. Kawa Umerdengê Amerîka, Mosul. Belê her çendî ev yarî û çalakî diyar wekû tiştê sade diyar dibin lê di çavên zaroka de merî dikarê bibîne ku çi qas ew kêfxweşin bi taybetî zarokinê ku li navçeyên şer jiyana xwe berdewam dikin. Kurd kۆنێکشنا îro li vir bi dawî tê ta cara bê hevkarê min Canî Dîlan û ez Salih demî care em xatirê xwe ji we dixwazin û bimînin di nav xêr û xweşiyê de.